بۆرە خۆ بەقەناعەتی من ئەمە سینە هەمان سیناروی 1970 کە چۆن ئێمە لێرە چیمەباران کراین بە هەمان شێوە دەوڵەتی تورکیشی فاشیش ئێستاش لە منتیقەی بادینان بە هەمان شێوە کەس و کار و دڵسۆزان و خەڵکی وڵاتەکەمان چیمەبارانە هیچ جیاوازێ نبینیم لەبەرەوەی لەبەرەوەی ڕەنگە بەس ئێمەی کەسوکاری شەیدان ئێمەی چیمەباران ئێمەی خەڵکی ئەنفال لە مەعاناتی ئەو خەڵکە دڵسۆزە تێبگەین ئێستا لە چ نەهامەتیەکان لە چ قوربەسەریەکان ئەوانی ڕۆژانە لەژێر تۆپ و تیارە و بۆمبووی شیمایی ڕژێمی داگیرکەری تورکیان و بەڕاستی کارەساتە ئێستا لەم ڕۆژەیە لە ئاستی حکوومەتی عێراقی بێدەنگە لە ئاسی نێودەوڵەتی بێدەنگە بۆیە من وەک کوڕە شەهیدێک وەک بەرکەی کوردیش تەچی شیماوی داوا لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانەکەم داوا لە حکوومەتی عێراقیەکەم بەڕاستی ئەم هەڵوێستا ئەم لەشکێشی سوپای تورکیا ڕاگرن بۆ سەر کورد و هاوزمانانی خۆمان بەقەناعەتی من کورد یەکێکە لەو میلەتە قوربەسەرانەی کە هیچ کەسێ لەسەری بەجواب نایە ئاتا ئەو کاتانەی کە ئیشیان پێی نەبێ ئێستا لەم کاتەیە ڕەنگە ئیشیان بە میلەتی کورد نەبێ بۆیە هەمیشە پەنا بۆ قەدەغەترین چەکەکەن ڕۆژانە کە بەرامبەری میلەتەکەمان بەکاری دێن ئەو کاتە سعات 5:45 بوو چیماکەی لە ئێمەدا حەفتەی ڕەمەزان بوو خەڵک لە حازرکردنی نانی ئێوارەیە بوو بۆی کە شتێک حازرکا بۆ بەربانگ و فتاری پێ بکاتەوە بەڵام نەیزانی ئێوارێ بە خەتەترین چەک بە قەدەغەترین چەک ئەو ئێوارەیە بە بوونی شیمایی هینەکە بۆیە من ئێستا دڵنیام ئەوانیش هەمان هەڵوێستی ئێمە هەمان شێوەی ئێمە لە هەمان نەهامەتی قوربەسەریان لەژێر تۆپ و تەیارێ لە ئێمەی کە سوکاری شەهیدان دیکتاتۆر هەر دیکتاتۆرە بەڵام دیکتاتۆری ئەردۆغان ڕەنگە زۆر لە سەدام حوسێنی گەورەتر بێ ڕەنگە ئەو سەدام حوسێن ئەو کاتە بەس پەلەماری هەرێمی کوردستانی دابێت چیمەبارانی کرد بێ بەڵام ئەردۆغان لە هەمان کاتە ئەمڕۆ سەیری ڕۆژ ئاواکە ڕۆژانە لە عەفرین لە هەموو شارەکانی ڕۆژ ئاوا کارە ساتی ڕۆداوە لە باشووری کوردستان ڕۆژانە زیاتر لە 45 کیلۆمەتر داخلی باشووری کوردستان بۆ ئەمڕۆ خەڵکانێک وا لە ژێر تۆپ و تەیارە و قومبەلە و چیمەبارانی ڕژێمی تورکیان بۆیە من دیکتاتۆری ئەردۆغان بە زیاتر دەزانم لە سەدام هەمومان باش دەزانین ئەو وڵاتانی کە دیکتاتۆر بوونچیان لێ بەسەرها ڕۆژێکی شەبێ ئینشەڵا پشتیوان بەخوای گەورە چارەنووسی ئەردۆغانیش زۆر لە سەدام حوسێن ئەو لە کونێکا ژیران ڕەنگەم جارە ئەو کێتە بەر ڕق و تووڵی جەماوەری خەڵکی کوردستان دەبا ئێستا قەت دەرێ ڕوشکە ساری دەبا سمبولێک با ئەو ئەنفالانە لۆی هەم لۆی پێبڕینەوە لەم لە زەمەی دەوری هەمیش حکومەتی هەرێم جێکی خەیالی لەسەر ئەو زێ و ئاوە چاکەی کە دەستە خوارێ لە بۆ لای من وەکو بەرکەوتەی چەشی چیمیاوی و پێشمەرگەی دێرین لە هەولێرەوە هاتینە یاد ڕێز لە قوربانیانی چەشی چیمیاوی و ئەنفالکراوانی گوندی گۆبتەپە و عەسکەر بگرین بەڵامەچینێ بەداخەوە کەسوکاری ئەنفالکرا و چیمیاباران بایکۆتی یادەکەیان کردەوە و دەبوایە ئێستا کە بەرپرسان لە ئاست ئەو قوربانیدانێ خەڵکی گۆبتەپە و عەسکەر لێرە بوانە داوای لێبوردنی لە کەسوکاری چیمیاباران و ئەنفالکراوان بکرد باە کە تا ئێستا کە تاوانباران یان تۆمەت باران سزای خۆیان وەرنەگرتیە و نەچوونە بەردەم دادگا ئەوەش کەم تەرخەمی دەسەڵاتدارانە و بگرە لەوانەیە زۆربەی تاوانباران ئێستا کە لە ڕێزی پێشمەرگە و دەسەڵاتدارانن و بەرپرسیارەتیشیان هەیە لەو کاتەیدا لەبەرەوەی هیچ کەسانێک ئەوانەی چەکی چیمیاویان بەکارهینە سزای خۆیان وەرنەگرتێ یانە کوونێک کەم تەرخەمی سەرکردەکانی ئێمە و بەرپرسانی وڵات لە ئازە و قوربانیان نەبوونەوە داوایان نەکردووە لە دەوڵەتان بێنە دەنگ و تۆمەتباران ببەنە بەردەم دادگای نێودەوڵی یانەکوونێ وەکو تۆڕەگ یانەکوونێ یان وەکو هەر ڕێکخراوەکی نێودەوڵی بەشداری بکەن و یان عێراق داوا بکەن عێراق بتە ئەندامی محکەمەی لاهای دەولی ئەگەر ئێستا کە ئەمە حکوومەت یەکەم کەس بەرپرسە حکوومەتی هەرێمی کوردستان و دووەمینیش بەرلەمانی کوردستان و لە حینی کاتدا حکوومەتی عێراقیش کە لەوانەیە ڕێخۆشکرد بن لە بۆ هاتنی دەوڵەتی تورک نەک بەرپەرچی بدەنەوە یانەکوونێ هەڵوێستیان هەبی یان بەیان نامەک دەربکەن یانەکوونێ شکایەتێکی نێودەوڵی لە ڕژێمی تورکیا بکەن لەوانەیە ئەوە ڕێکەوتنێکی لە ساڵی 2005 لە نێوان حکوومەتی عێراق و تورکیا کرابی بۆ ماوەی 5 کیلۆمەتر بێن و چەند ڕۆژێکی کەم مەحدود بخیانێ بەڵام ئێستاکەەوە بووتە مەهانە و بەڵگە بۆ حکوومەتی تورکیا کە بێتە ناو
هەرێمی کوردستان خدای ئێستا کەوا دەبینم ئەوانە وەکو بێکەسترین کەس لەسەر ڕووی زەمین تاکە کەسن ئێستا کە ئەو خەڵکە بەرچەکی چیمیاوی دەکەویوە حکوومەتی خۆشمان لە ئاست ئەو تاوانانەی ڕژێمی تورکیا بێدەنگ پێویستە ئێستا کە حکوومەتی هەرێم و حکوومەتی عراق بەیاننامەی ناڕزایی دەرببڕن و ئەو دەست درێژانی تورکیا ڕسوا بکەن و خۆپشاندانی سەرتانسەری بکرێت تاوەکو ئەو ڕژێمەچی تر نەتوانی بێ چیمیاویمان لێبدا یان خاچی کوردستانمان لێداگیر بکەیان بنکەی زیاتر بێنتە خاچی کوردستان من وەکو پێشمەرگەیکی دێرینی حزبی شوعی لە گوندی بەناوی لە 1970 بەرچەکی چیمیاوی کەوتم بگرە حتا دارەکانی ئەوەی نێزیک قومبەلەکان بوو دارەکانیش بشک بوون بە دەیان و 56 کەسی هەر لەو دۆڵە شەهید بوو دەم و دەست و ئێستا کەش کاریگەری لەوانەیە لەسەر سینگ و سیەکانمان